ئەمە دیمەنەکانی ئێسای شەقامی سلێمانی تاسڵجەیە بەهۆی کۆبوونەوەی ئاوێکی زۆر لەسەر ئەم شەقامە ئاسەنگی هاتشۆ دروست بە هاوکار مێنەکان جۆزێتەوە لە ئێسادا ئاسەنگ لەسەر شەقامی سایدی سلێمانی تاسڵجە دروست بووە ئاچۆی سلێمانی داوا لە شۆفێران دەکات لە ئێسادا ڕێگای سلێمانی بەرەو تاسڵجە کە دەچێت بەرەو بازگەی تاسڵجە بەکار نهێنن لەبەری بازگەی تاسڵجە داخراوە بە ئاڕاستەی لە سلێمانیەوە بچی بەرەو تاسڵجە هاوکات بازگەی چەمچەماڵیش بە هەمان شێوە داخراوە ئەمەی دەیبینن دیمەنەکانی ئێستاە کە ئاوێکی زۆر لە سەر شەقامی تاسڵجە کۆبووەتەوە کە تەنها یەک سایت ئۆتۆمبیل دەتوانێت بێت بەرەو تاسڵجە لە سلێمانیەوە ئەمە ئەوەی کە هەیە ئەو باراناوەی کە دروست بووە پەن خواردنەوەی ئاو هەیە هاوکات ئاوێکی زۆر کۆبووەتەوە بەهۆی بارانە بەخوڕەکەەوە گاوکار مێنەکان جۆزێتەوە ئەمە ڕۆخی شەقامەکەیە کە بەو شێوەیە ئاسەنی هاتشۆی دروست کردووە بۆیە داوا لە شۆفێران دەکرێت ئەگە کاری زۆر پێویستیان نەبێت سەردانی دەرەوەی شار نەکەن لەبەر ئەوەی دۆخەکە باش نییە لە زۆرێک لە ناوچەکان بارانی بەخورد باری وە کەمێک لەمە بەربارانەکەش گەیشتە شاری سلێمانی و ئاسەنجی هاتوچۆی لە زۆرێک لە شوێنەکانی شاری سلێمانی دروست کردووە.